چلەمین خولی فستیواڵی نێودەوڵەتی شانۆی فەجر لە شاری تاران دەستی بەکارەکانی کردووە و هونەرمەندانی کوردیش ئامادەبوونێکی بەرچاویان لەم خولەی فستیواڵەکەدا هەیە. فستیواڵی شانۆی فەجر لە کاتێکدا چلەمین خولی خۆی بەڕێوەبات کە بە گرنگترین ڕووداوی شانۆیی ئێران و لە هەمان کاتدا بە یەکێک لە پڕبایەخترین ڕووداوە هونەریەکانی ئێران ئەناسرێت. لە فستیواڵی ئەمساڵی شانۆی فەجردا 6 گروپی شانۆیی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە بەشی شانۆی سەرشەقامدا بەشدارن، بەڵام خاڵی گرنگی فستیواڵی ئەمساڵ بەشداری گروپی شانۆیی هەواری کەرکووکە کە لە بەشی سەرەکی فستیواڵی ئەمساڵدا بەشداریان کردووە. بۆ یەکەمین جار لە هەرێمە و لە عێراقا تیپێک وەک ئەم تیپی شانۆی هەوار تیپێکی کوردی بەشداری بکە لەم فستیڤاڵە بە نمایشی شانۆی کورسەکان لە نووسینی یونسکۆ. من وەک ئەکتەرێک کە ڕۆڵم تێبینی لەم شانۆگەریە دیارە ئەم شانۆیە نزیکەی 14 جار ئەم جارە بۆ 15 جار نمایش کراوە لە وڵاتە جیاجیەکان. خۆشحاڵ بووین بە خۆشحاڵیەوە، بەڵام ئەمە دەرفەتێکی زۆر چاک بوو کە بۆیان ڕەخساندین. فستیواڵی شانۆی فەجر دەرفەتێکی باشی ڕەخساندووە بۆ دروستکردنی دیالۆگی فەرهەنگی و هونەری. ئەمەش وای کردووە هونەرمەندان بیانەوێت سوود لەم دەرفەتە ببینن. لە دیارە فستیڤاڵی فەجر یەکێکە لەو فستیڤاڵانی کە هەموو شانۆکارێک ئاواتەخوازە کە کارەکانی نمایش بکرێت لەم فستیڤاڵەیە. دار ئێمەش وەک گروپی شانۆی هەوار لە کەرکووکەوە وەک بە نوێنەرایەتی کەرکووک و کوردستان و عێراق تاکە گروپ بین کە توانیمان لەم فستیڤاڵە جوانەدا کارەکەمان نمایش بکەینەوە. شانۆی کورسەکانە کە بۆ 14مین جارە نمایشەکرێت کە بەرهەمی 2018مانە، بەڵام خۆشبەختانە توانیمان لە چەندین وڵات بەشداری پێ بکەین. دیارە ئەمڕۆ کە دووەم ڕۆژی نمایشەکەی سپاسی و ئامادە بۆ جواناناکەین کە بە ڕۆحێکی هونەری جوانەوە هاتوونە بۆی پێشوازی لە کارێکی کەرکووکی بکەن کە بە زمانی کوردی پێشکەشمان کرد. ئومێد دەکەین کە ئەم فستیڤاڵە پەرەی زیاتری پێ بدرێت، ساڵانە بەردەوام بێ. لە 2 ساڵی ڕابردوودا یەکێک لەو بوارانەی بەهۆی کۆرۆناوە زیانی زۆری پێگەیشت بواری هونەر و چالاکیە هونەریەکان بوو. هونەرمەندانی ئێرانی هیوادارن فستیڤاڵی ئەمساڵی شانۆ گڕوتینێکی نوێ ببەخشێتە ئەم بوارە و چالاکیە هونەریەکان دیسان دەست پێ بکەنەوە.